ئاوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. سەکانی سەرۆکی حکومەت لەبارەی خۆپیشاندانەکان نیگەرانی خۆپیشاندەرانی لێ دەکەوێتەوە. ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی حکومەتێرم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەیدا ڕایگەیاند ئەگەر خۆپیشاندەران چەقۆ و دەماچەیان پێبێت ئێمەش بە هەمان شێوە مامەڵەیان لەگەڵدا دەکەین. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی هۆشار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە سۆرانیشەوە مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دێت. ماوەی 4 ڕۆژە خۆپیشاندەرانی هەرێمی کوردستان با شێوەیەکی مەدەنیانە ناڕەزایەتیەکانیان دەردەبڕن. لە بەرامبەردا هێزە ئەمنیەکان دەیان پێشێلکاریان بەرامبەر خۆپیشاندەران ئەنجام داوە. نێچیرەڤان بارزانی سەرۆکی حکوومەتیش دەڵێت ئەگەر خۆپیشاندەران چەقۆ و دەمانچەیان پێبێت ئێمەش بامان شێوە ڕەفتاریان لەگەڵ دەکەین. وتەکەی سەرۆکی حکوومەت لە کاتێکدایە چەندین پێشێلکاری جۆراوجۆر بەرامبەر بە خۆپیشاندەران ئەنجام دران. لەوانە شەقەڵدان لە مامۆستایەکی بەتەمەن و لێدان لە سەلیم شوشکەی ئەندامی پەرلەمانی عێراق و عەبدوستار تەمەر ڕێکانی کارژێڕی ئەنجومەنی ئامێدی کۆمەڵ و لێدان لە چەندین خۆپیشاندەری دیکە. وێڕای دەستگیرکردنی دایان خۆپیشاندەر لە ناویشیاندا عەباس محەممەد سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر. نێچیرەڤان بارزانی سەرۆکی حکوومەت هێرێم لە میانی وەڵامی پەیامنێری پەیام کاتێکە پرسیاری لێکرد دەربارەی لێدان و دەستگیرکردنی خۆپیشاندەران مافی مرۆڤ لارێم ناخاتە ژێر پرسیارەوە، سەرۆکی حکوومەت وتی ئەگەر خۆپیشاندەران چەقۆ و دەمانچەیان پێبێت ئێمەش بامان شێوە ڕەفتاریان لەگەڵ دەکەین. ئەگەر ئەوژەوە نەنێن و بە تەبیعی شتەکە بڕواتن ئێمەش هەروە بە تەبیعی ڕەفتاریان لەگەڵ دەکەین. ئەگەر چەقۆیان بەدەستەوە وەکو دەمانچەیان پێبیتن و بێن ئەو شتانەشکان ئێمەش عینەن ڕەفتاری وە بالمقابل لەگەڵیان. ئەوکات سەرۆکی حکوومەت یەک وشەشی دەربارەی لێدان لە مامۆستاکەی هەولێر نەوتوو. لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووسێکیشدا دەربارەی بەکارهێنانی چەقۆ و ڕفاندنی خۆپیشاندەران لەلایەن هێزانیەکانەوە. نێچیرەڤان بارزانی وتی ئێمە بۆ کۆتایێنان بە ئاژاوەجێڕی هەموو ڕێگەیەک دەگرینە بەر. ئەمە چیتان کردو بۆ ڕێگریکردن لەم کارەکە ئەمڕۆکە پێشی بمە ئێرە لەوێ بووم چەند مامۆستاک بە حەربە بریندار کراوە. ئێمە بۆ کۆتایی هێنان بە ئاژاوە دروستکردن لە وڵاتی خۆمان و لە شارەکانی خۆمان هەموو ڕێگەکان دەگەرینە بە. لالایکی ترەوە نێچیرەڤان بارزانی هێرشی کردە سەر کۆمەڵ و گۆڕان و ڕایگەیاند سەریان لە عەبادی تێکدا بوو. ئەم قسەی نێچیرەڤان بارزانی دوایەوە هات کۆمەڵ و گۆڕان داوایان کردبوو موچەی تەواو لە ڕێی وەزارەتەکان ڕاستەوخۆ بدرێت بە فەرمانبەران و پاشەکەوتی لێ نەکرێت. ئەو لانانەی جەنابەت باسی لێوە دەکەی لەم ماوەیەدا زۆر بەداخەوە سەریان لە سەرۆک وەزیرانی عێراقیش تێکدا بوو. سەرۆک وەزیرانی عێراق نەیدەزانی چی بکات چونکە قسەیان چی بوو؟ پێیان دەگوت موچە بۆ هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بۆ حکوومەت مەنێرە. وتەکانی نێچیرەڤان بارزانی لەسەر خۆپیشاندانەکان نیگەرانی خۆپیشاندەرانی هەرێمی کوردستانی لێکەوتەوە چونکە خۆپیشاندەران هیچ توندوتیژی و پێشێلکاریەکیان ئەنجام نەداوە و چەکی دەستیان هوتافکێشانە و دروشمە دژ بە گەندەڵکارانی هەرێم. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک هۆشار ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بینە سەر قسەکانی سەرۆکی حکوومەت دەربارەی خۆپیشاندەران لەوە لە بڕیارەکەی حکوومەت بۆ کەمکردنەوەی سیستەمی سیستەمی پاشەکەوت دەست پێ بکەین چۆن لە بڕیارەکە دەڕوانێەوە. لە ڕاستیدا ئەمە پینەکردنە پینۆپەڕۆیە و هەر ئەو داتانەی کە بە حساب وەزیری دارایی خستی ڕوو پڕپڕێتی لە تەناقۆز پڕپڕێتی لەوەی کە هەر خۆیان بە ئەترافی خۆیانی ترێستا داهات زۆر لەوە زیاترەکە ئەوان باسیەکەن چونکە ئەو باس لە داهاتی نەوتەکە باس لەو نسبەتەشەکە کە لە بەغدادەوە دێ بەس باس لەو نەوتە ناکە کە بۆ نمونە کە بەتانچیە فرۆشرێ باس لەو نەوتەکە کە لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە دێ بۆ نمونە بە هیچ شێوەیەک باس لە داهاتی ناوخۆ ناکە ئەم پارانە بۆ کوێ دەڕۆن. یعنی ئەمە
یعنی بۆ کاتێک کە وەزیری دارایی دێتە سەر تەلەڤیزیۆنەوەڵەوە ئەو داهاتەیە کە لە وەزارەتی سامانە سروشتیەکان دێ داهاتی نەوت و داهاتی بەغداش ئەوەندەیە و بە حرفێک باس لەوە ناکە کە داهاتی ناوخۆ چەندەکە هەمومان نزانین بەهۆی زیادکردنی زەریبەوە چەند داهاتیان زیاد کردووە و بەهۆی ئەم زەریبە نایاسایی و ناقانونی و نەدەستوریەوە چۆن ژیرفانی هاوڵاتیان ئەڕوتێنەوە یعنی ئێستا ئەوتر خەڵکی کوردستان باشکرا دەزانێمانە خەریکی دزی و چەتەی و گەندەڵین و لە ڕاستیدا ئەم مەسەلەی پینەکردنە من پێشتری ینی هۆژاری ئەوم داوە ئێستا دەیانەوێت بەشێک لە تووڕێی شەقام بەمەدا بمرکێننەوە و ڕەنگە ئیشیشیان پێبێ بۆ چەند سیناریۆک لەژێر دەسەڵاتی بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستانە بۆ ڕۆژانی داهاتوو و زیاتر ئامانجیانەوەیە کە وەکوتم پینەی وەزعەکەی پێ بکەن ئەگەرنا لە داهاتوودا خراپتر دەست پێەکەنەوە و من بۆ خۆم پێم وایە نیەتیان و ئامانجی سەرشیان بریتێلەوەی کە تەنانەت موچەی فەرمانبەران کەم بکەنەوە یعنی هەر لە دەرەوەی سیستمی پاشەکەوتیش بە حسابی خۆیان ئەو پێداچوونەوەی کە باسییانە کردەوەیە کە سیستمی یاخود با بڵێن ئەو نسبەتەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی تیا بە نسبەتێکی زۆر دای ببەزێنن ئەمڕۆ ئەو داتایانەی کە لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکە خرایە ڕوو بەڵام بە قسەکانی نەچیروان بارزانیشەوە لە ئەم سەریەوە بۆ ئەو سەر فەزیحەی سیاسی گەورە بوون فەزیحەی ئەخلاقی گەورە بوون فەزیحەی ئیداری گەورە بوون و زیاتر سلمێنەری ئەوە بوون کە ئەوان بە ئاشکرا پارەی خەڵکی کوردستانە دزن ئەوان بە ئاشکرا داهاتینەوە خۆ بۆ خۆیانە بن ئەوان بە ئاشکرا ئەو نەوتەی کە بەتانکرد ئەڕوا کەس نازانێت چی لێ داهاتەکەی و هەر باسی سەیری ئەرقامەکان بکەی تێدەگەی پڕپڕێتی لە تەناقوزات و تەنانەت ئەمانە یعنی لە پینە و پەڕۆکردنی شارەزانین ئەوەندە نەشارەزایانە و نەشیاوانە و ناشیانە مامەڵە لەگەڵ ڕقەم و مامەڵە لەگەڵ ئەو تووڕێی خەڵکی کوردستان بەڵام بۆ بەمە بەدەستکەوتێک بۆ حکومەت و خزمەتێک بۆ خەڵک نەیبینی آخر کوێی خزمەتە یعنی بۆ نمونە هاوڵاتیەک مۆزەفێک 9 مانگ زیاتر 1 دیناری وەرنەگرتووە و 23 مانگ بۆ 24 مانگیش بە سیستمی پاشەکەوتی موچەوەری گرتووە فەرمانبەرێک کە هەیە 70 و 80 و 90 و هەیە تا ئەگاتە 100 ملیۆن دیناری لای ئەم حکوومەتەیە لە ئێستادا بێ باس لەوە بکا کە بەم شێوازە پینە و پەڕۆ ئەکا جارێک کە سیستمی موچە ئاسایی ناکاتەوە و بە ئاشکراش بە خەڵک بڵێ من ئەو نسبەتەی بەکارهێن نسبەتەکەی تر بۆ خۆمە بەم چ دەستکەوتێکە ئەمە پاشان داواکاری خەڵک ئێستا هەڵگرتنی سیستمی پاشەکەوتە لەبەرەوەی خەڵک یەقینی هەیە و دڵنیایە لەوەی کە داهاتی ناوخۆ و داهاتی نەود و ئەو نسبەتەشی کە عەبادیە ئینێرێ بەشی زیاتری موچەی تەواوەکە بەڵام ئەمان نایدەن لەبەرەوە نەدەستکەوتەوە نە هیچ بەڵکو پینە و پەڕۆکردنە و دزیکردنیشی ئاشکرایە لە پارەی خەڵک بەڵام ئەوەی کە ڕایانگەاندوان وابەسەیان کردەوە بە ناردنی پارەکەی بەغداد پێ دوایەوەی بەغداد بەردەوام بێ ناردنی پارەکە ئەخوانی اتفاقیان کردو لەگەڵ عەبادی بەدەست ئێمە بۆ عەبادی 1 دیناری نەئەنارد بۆ بەردەستی نەچیروان بارزانی و ڕێباز حەملان و نازانم ئەمانە چکە ئەمانزانی وای لێ دەکەن دەرکەوت کە ئێمە و کۆمەڵ ڕازگۆ بووین دەرکەوت بە قسەکانی نەچیروان خۆی دەرکەوتەوە ئێمە بووین ئەوەی کە لە ڕابردوودا پەرلەمانتارەکانی حیزبەکانی تر دەیانگوت هەموو فراکسیۆنەکان بە کۆمەڵ و یەکگرتووشەوە یاخود هەندێک لایەنی سیاسی دەیانگوت کۆمەڵ و گۆڕان لەگەڵیا بوون ئەمڕۆ نەچیروان بارزانی هەموو ئەوانەی بە درۆ خستەوە شانازی شەکەین بۆی کە لە ڕاستیدا ئێمە داوامان کرد کە مامەڵە ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتەکان بکرێ بۆی موچەی تەواوی تەندروستی و پەروەردە بدرێ و ئێمە لە 2016 شەوە لە ڕاستی داوامان کرد کە مامەڵە لەگەڵ پارێزگاکانە بکرێت چکە پێمان وایە ئەم حکوومەتە لە ئەلفیەوە هەتایەکی ئەوەی نیە پێبووترێ حکوومەت و ئەم سەرۆکاتی حکوومەتە لە ڕاستیدا بێباکترین و بێخەمترین و نابەرپرسیارەترین سەرۆکاتی حکوومەتی هەرێما کە لە دوای 92 تا ئێستا بەخۆیەوە بینی بێتی هەرێمی کوردستان بەڵێ سوپاسم دواتەگرم لای بەرز ئەگەر بچینە سۆران لای مامۆستا مەڕۆن مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئێوەش چۆن لە بڕیارەکەی حکوومەت دەڕوانن بۆ کەمکردنەوەی سیستەمی پاشەکەوت پێتان وایە کاتێوە هاتووە کە بە یەکجاری ئەم سیستەمە لەسەر موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لا ببرێت؟ سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیش بسم الله الرحمن الرحیم سەرەتا سەڵاو و ڕێزم بۆ جەنابت و بۆ میوانە بەڕێزەکەت و بۆ سەرجەم بینەرانی کەناڵە ئازیزەکەمان پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەت بدەمەوە من تەسەورم دەکەم ڕۆ بەڕێز سەرۆکی حکوومەت لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەیدا بڕیار بداتە ئەوانەی کە سوکایەتیان بە مامۆستایان کرد و بە خۆپیشاندەران کرد گەورەترین سزایان بداتن و هەموو پلە و پۆستەکانیان لێ بسەنێتەوە تەسەورم نەدەکرد کە تەشجیعی نیشان شکێنەکان بکاتن و چەق و کێشەکان بکاتن کە بەڕاستی جێیداخە لە وڵاتێکدا بەم شێوازە هەڵسوکەوت و معاملە لەگەڵ
ڕۆشنبیرترین چین و توێژ بکرێتن کە مامۆستان کە هەموو چین و توێژەکانی دیکە قەرزداری مامۆستایانن لە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە بە پاساوی بێبنەما ئەنواع و ئەشکال سوکایەتی بە مامۆستایان کراوە کە داوای حەق خۆیان دەکەن. قەناعەتم وایە 2 ساڵە بە نایاسایی بە ناحەق موچەی خەڵک بژێوی خەڵک دەستی بەسەردا گیراوە لەلایەن 2 حزبی دەسەڵاتدارەوە و من تەسەوڕم نەدەکرد کە ئەو جورئەتە هەبێتن دەست بۆ قوتی خەڵک ببرێتن و خەڵک برچی بکرێتن. ئەمڕۆ خێر بە خەڵک نەکراوە کاتێک کە دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان دەڵێن لە سەتا ئەوەندەمان بەرز کردوتەوە موچەی خەڵکی دەبووە حکومت زۆر بوێرانە زۆر جەریانە بڕیاری دابایە کە گوێی لە داخوازی خەڵک گربایە و ئەو پاشەکەوتەی کە بە نایاسایی بە ناحەق سەپاندویانە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان پاشەکەوتەکەیان هەڵوەشان بایەوە و دڵی خەڵکی هەرێمی کوردستانیان خۆش کردەوە. بەڵێ کەواتە مامۆستا بە بۆ چوونی ئێستا کاتێتی کە کۆتایی بەم پاشەکەوتە بهێنرێت ینی ئێستا داهات هێرێم لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زیاترە؟ هەر لە ڕابردووش مبەڕیر نەبوو بۆ کەمکردنەوەی موچەی خەڵک بەڵام ئەوان دەیانوێت قەیران دروستکەن بۆی کە خەڵک سەرقاڵی شتی تر بێ. ئەنە من لە ڕابردووش شەو قسەم کردووە دروستکردنی قەیران لەسەر قەیران بۆەوەی کە قەیرانەکان لەبیر خەڵکی ببرێنەوە ینی بیدایەتی کە قەیرانی کورسی سەرۆکایەتی هەرێم هەبوو قەیرانی ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمانیانی ناپێشەوە ئەو جابۆی کە ئەو کێشەیە لە بیر خەڵک ببنەوە قەیرانی قوتی خەڵکیان هێنا پێشەوە. دەنا من قەناعەتم وایە لە ڕابردووش و لە ئێستانەکەشدا هەرێمی کوردستان فەقیر نەبووە یانیوە نەبووە کە داهاتی نەبێتن ناچار بوو بێتن دەست بۆ قوتی خەڵکی بباتن. لەبەرەوە تا ئەو لەحزەیەش بە تایبەتی قسەکانی ئەمڕۆی وەزیری دارایی زۆر ڕوون و ئاشکرا بوون. وەزیری دارایی توانم بڵێم زۆر شەفافانە قسەی کرد نەیگوت داهاتی هەرێمی کوردستان ئەوەندەیە باسی ئەو داهاتەی کرد کە تەسلیمی دارایی دەکرێت یعنی باسی ئەوەی کرد کە نەیگوت پارەی نەوتمانەوەندە دەست دەکەوێتن بەڵکو ئەوەندە تەسلیم بە وەزارەتی دارایی دەکرێتن. ئەمر قەناعەتم وایە بە تەسەوری خۆم ئەو بەس وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو پارەی کە دەستی دەکەوێتن لەوە گەلک زۆرترەکە بەشی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکاتن بێجگە لەو داهاتە زەبەلاحی کە لە هەرێمی کوردستان لە خاڵە سنووریەکان لە مەتاڕەکان و لەو باج و دەرامەتەی کە چەند قاتیان کردوتەوە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەتوانرێتن زۆر بە ئاسانی ینی موچەخۆرانی هەرێمی کوردستانی بۆ دابین بکرێتن بەبێەوەی کە پەنا لە بۆ ئەمریکا و پەنا لە بۆ حکوومەتی مرکزی ببین. بەڵێ سوپاس دەکەم مامۆستاکە کوشەر سەبارەت بۆی کە ئەمڕۆ وەزیری دارایی باسی لەوە کرد کە 375 ملیار لە داهاتی نەوت دەگەڕێتەوە وەزارەتی دارایی. سکرتێری ئەنجومەنی وەزیران باسی لەوە کە داهاتی نەوت 630 ملیار دینارە. ئەیدی بۆ کوێ دەڕوا مەسەرەن ئەم داهات نابێت خەڵکی کوردستان بەراچوونی بۆ پەرلەمانتاران بەراچوونی بۆ بکەن؟ خۆ لە ڕاستیدا ئەم داهاتانە دیارە بە تایبەتی داهاتی ناوخۆ بۆ 2 حیزبەکە ئەڕوا و بۆ گروپێک لەناو ئەم 2 حیزبە ئەڕوا و بۆ بەڕێوەبردننی سەتەلایت و بەڕێوەبردننی با بڵین دامەزراوە میدیایە گەورەکانیان و بۆ سەرپارەی خەڵک بەڕێوە دەچنێ. بەڵێ بێگومان ئەم هەموو کەشخەیی و تارە تایبەتەکەی نێچیروان بارزانی و سەعاتە دەفتەریەکانی و ئەو کراسانی کە بە 50 ساعتی دەفتەرە ئەچوزانم ینی خۆ لە ڕابردوودا لە فەیسبوک و لە هەمووانە بڵاو نەکرایەوە ڕسمینە ژیراکە چ مارکەیەکە و ئەمانەیە. زانی منەمەوێ کاک حەشیم دەرفەتم بێ بۆی کە قسەیەک لەسەر ئەم قسە مەترسیدارانی ئەمڕۆی نێچیروان بارزانی بکەم. لە ڕاستیدا ئەو قسانەی کە ئەمڕۆ نێچیروان بارزانی کردی من بۆ خۆم پێم وایە ئاماژەن بۆ سیناریۆی مەترسیدار. یعنی ئەم قسانەی کە ئەمڕۆ لەم کۆنگرە ڕۆژنامەنووسیە کردی بەوەی کە هەموو ڕێگەیەک دەگرنە بەر بۆ کۆتایی پێهێنان بە ئەم ئاژاوەیە یاخود ئەوەی کە بەچەقۆ و بە دەمانچە ئامادەن ڕوبەڕووی خۆپیشاندەران ببنەوە. لە ڕاستیدا هەمان ئەو قسانەی معمەر قەزافیم بیر دەهێنێتەوە کە لە سەرەتای خۆپیشاندانەکانی لیبیا باسی لەوە کرد کە ئەویش ئەکەوێتە دوایی خۆپیشاندەران ماڵ بە ماڵ و زەنگە زەنگە و دار بەدار و ئەوانە ئەکەوێتە دوایان. یعنی لە ڕاستیدا ئەگەر سەیری بکەی هەمان عەقڵێتی بەڵتەجێتیە و هەمان عەقڵێتی عەسکەرتاریە و هەمان عەقڵێتی نادیموکراتیە. لە ڕاستیدا هەرێمی کوردستان زۆر دەمێکە دەرگیری ئەم پیاوە نەخوێنەوارەیە. لە ڕاستیدا ئەم پیاوە لەو سەردەمەیە کە کابینە لای پارتی بۆ لە ئیدارەی هەولێرەوە سەرۆکی حکوومەتە چەند جارێک سەرۆکی حکوومەت بۆ لە ئیدارەی یەکگرتووە. ئەم پیاوە هیچ جۆرە اختصاسێکی ئیداری نییە.
پیاوێکی نەخوێندەوارە بكل ما تعني الكلمة وكو عرب ضله پیاوێکە هیچ جۆرە اختصاصێکی لە هیچ مەجالێکانیە و بە بەردەوامیش ئەم پیاوە خەریکی قسەی زۆر سەیرە. منەمەوەیە بیری بینەرەکانی ئێوە و هەمومانی بێنمەوە کە ئەم پیاوە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی کوردستانی خۆ لە ناو پەرلەمانی کوردستانە زوو بزە نازام ساڵی چەند بەس باسی لەوە کرد کە میدیای ئازاد تابووری 5 و دەستی دەرەچیە. ئەم پیاوە مهندسی لێک نزیککردنەوە و تاڵانکاری هەرێمی کوردستانە لەلایەن تورکیاوە ئەم پیاوە مهندسی عیلاقی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یاخود ئەم منتیقی هەولێر و ئەردۆگان و تورکیایە. لە ڕاستیدا ئەم پیاوە مؤسسەیەکی گەورەی ئەعلامی دروست کردووە بۆ گەوجاندنی کۆمەڵگەی کوردی و ئەم پیاوە زۆر کەسی لە ئەنجومەنی وەزیران ئەوەی کە پێی کەوتبێتە ئەنجومەنی وەزیران ترازانویەتی لە بەشێک لە حیزبەکانی تر و ئەم پیاوە خۆی بێجگەلەوەی کە کەسێکی گەندەڵە گەندەڵکاریشە یعنی بێجگەلەوەی خۆی کەسێکی گەندەڵە خەڵکیش گەندەڵەکە و من بخۆم پێم وایە ئەو قسانەی قسەی ئێجگار مەترسیدارن یعنی پێویستە پەرلەمانتارانی تێکڕای فراکسیۆنەکانی هەرێمی کوردستانەوەی کە خوان بە بەرپرسیار دەزانن لەسەر ئەم قسانەی یعنی هەوڵ بدەن هەموو ڕێگەیەک بگرنە بەر بە هەر شێوازێک لە شێوازەکان هەیە هەموو ڕێکارێکی لە گەڵا بگرنە بەر چ لە پەرلەمانە چ بە ئەسلوبی خوان وەکو ڕۆڵی ڕێقابی زانی ئەم قسانە من بۆ خۆم وای لێشیە دەمەوە و تەمەنا ئەەکەم ئەم قسانەی من ڕاست دەرنەچێ من واتە سەوەر دەکەم کە لە ڕۆژانی داهاتوودا توندوتیژی زۆر چکەمە هەموو پێوەرێکی ئیعازە دژی خۆپیشاندەران ڕوئەدا و خۆشانەزانن چ جۆرە توندوتیژی و چ جۆرە بێکرامەتییان کە چ جۆرە تەنانەت کاری نەئەخلاقیان بەرامبەر بە خەڵک کردووە لە دوهۆک لە زاخۆ لە شیلاتزێ لە هەولێر تەنانەت دەستیان لە خاتونەکان بەرز کردوتەوە یعنی کۆمەڵک شتیان کردووە کە لە ڕاستیدا تەنها نیزامە شمولیەکان دەیکەن تەنها ئەو کەسانە دەیکەن کە خەریکی سیناریۆی زۆر زۆر خراپن ئەم پیاوە نێچیروان بارزانی یعنی لە ڕاستیدا داهێنەری زۆر شتی سەقەتە ینی بۆ نمونەیەک لەو داهێنانەی کە هەیەی ئەوەیە وەختی خۆی ئەو کاتێک کە کۆمەڵک گۆڤار هەبوون لەم سنووریا زۆر کاریگەر بوون لە تایپی لڤین و ئەمانە هەوڵیدا پارەیەکی زۆری خستە بازارەوە بۆ یەک کۆمەڵ گۆڤاری لەو تایپە دەرچێ بۆی فۆزایەک دروست بکە کانێک مؤسسەی ئیعلامی کاریگەر هاتن هەستا مؤسسەیەکی ئیعلامی بەرامبەردانان بۆەوەی کە ئەوانە بێکاریگەر بکە تەنانەت ئێستا بۆ زۆنی سلێمانی دەستی هەیە لە دروستکردنی قائیمە و دەستی هەیە لە دروستکردنی حیزب و دەستی هەیە لە دەوڵەمەندکردنی فلان و فیسار و ئەم و ئەو یعنی لە ڕاستیدا یەکێک لە کارەساتە هەر گەورەکانی ناو پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان ئەم پیاوەیە و من لێرەوە مەوێ وەکو پەرلەمانتارێک وەکو هاوڵاتیەک وەکو هاونیشتیمانیشی ئەم وڵاتە بڵێم هەرچی حیزبی کوردی هەیە بە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵیشەوە عی بەجارێکی تر ڕێگە بن پیاوێکی لەو شێوەیە بە هیچ شێوەیەک بێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وعی بە ئەم پیاوە جارێکی کە ڕێگە بدەن هیچ بەرپرسیارەتیش هەبێت دوای ئەو قسانەی دوای ئەو قسەنە بەرپرسیارانەی کە ئەمڕۆ کردی بەرامبەر بە مامۆستایان بەرامبەر بە تەندروستکاران بەرامبەر بە هەموو ئەو خۆپیشاندەرانە کاک حەکیم ئەوانەی کە لەسەر جادە باس لەوە دەکەن بڕوخێدس کاتێکە بە نێچیروان بارزانی و جێگرەکەی ئەڵەن بڕوخێندس هەر گۆڕان و کۆمەڵ نین ئەندامان و لایەنگرانی حیزبەکەی خۆشی تایە من ئاگاداری ئەوم کە لایەنگران و ئەوانەی کە لە ژێر دەسەڵاتی پارتیدان و لە ماوەی ڕابردوودا تەئیدی پارتیان کردووە ئێستا لە مستەوای سەرەوەیاندا لە مستەوای خەڵکی دیاریاندا لە مستەوای کادریاندا ئێستا چ معاناتیشیان هەیە بەدەست ئەو زوڵم و زۆرەی کە ئەمانە لێیان دەکەن بڕۆن خەڵکی دهۆک ببینن خۆ ئەوانەی کە لە دهۆک هاتوونەتە سەرجادە هەمویان هەر گۆڕان و کۆمەڵ نین خەڵکی ترن ئەم پیاوە کاتێک کە هەوڵەدا هەمووی کۆ بکاتەوە لە دوو حیزبی سیاسیە یعنی مؤامرەیەکی بەدەستەوە هەر ئەمێ ئەوە تەواو بکەم پیلانێکی بەدەستەوەیە ئەوێ ئەم خۆپیشاندانانە لە ژێر دەسەڵاتی خۆیان بە حیزبی بکە بڵێ ئەوە گۆڕان و کۆمەڵە جارێک کە پەلاماری بارەگاکانیان بدە یان جارێک کە دۆخەکە بە ڕادەیەک بە سیاسی بکە کە لە ڕاستیدا ئێمە دژین ئێمە چ وەکو گۆڕان چ وەکو کۆمەڵ پێمان وایە ئەم داواکاریانە داواکاری پیشەیین ئەمانە داواکاری مامۆستایانن داواکاری تەندروستکارانن داواکاری فەرمانبەرانن ئێمە وەکو دوو حیزبی سیاسی تەنها پشتیوانیانین ئێمە نە تەبەنیمان کردووە نە ئێمە دەستمان هەبووە لە دروستکردنیدا ئەم داواکاریانە کاتێک کە خەڵک ئەڕژێتە سەرجادە بۆ داواکاریەکی پیشەیی کە ڕەنگە پەیوەندی بە ئێمەوە نەبێ بەڵام ئێمە ئەرچی ئەخلاقی و ئەرچی نیشتیمانیمان ئەوەیە کە پشتیوانیان بکەین پشتیوانی داواکانیان بکەین و بە شێوازێکی مەدەنی ئەوانە تەنها داوای ئەوە دەکەن کە سیستمی پاشەکەوت هەڵبۆشێتەوە موچەکانیان چاک بکرێتەوە کە چی ئەمان تۆ دیقەت بدە بە شێوازێکی پۆلیسی مامەڵەیان لەگەڵدا دەکەن و بە شێوازێکی نائەخلاقی تۆمەتیان بۆ دروست دەکەن و پێیان دەڵێن چەقۆیان پێ و دەماچیان پێ بەڵێ سوپاس دەکەم مامۆستا بەڕوانگە بگەڕێم و لای بەڕێز سەبارەت بە قسەکانی سەرۆکی حکوومەت کاتێک ئەمڕۆ پەیامنێری پەیام لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە پرسیاری لێکرد دەربارەی ئەوەی کە خەڵک دەستگیر کراوە لە پەرلەمانتار دراوە ئایامانە مافی مرۆڤ ناخەنە ژێر پرسیار لە وەڵامی پەیامنێری پێیان باسی لەوە کرد ئەگەر خۆپیشاندەران چەقۆیان پێبێ دەماچیان پێبێ ئێمەش بامان شێوە ڕەفتاریان لەگەڵ دەکەی ئەو خوێندنەوەتان چییە بۆ ئەمە؟
ئەوە لۆژیکی شەڕی ناوخۆی نەوەتەکانە کاک حەچیم بەداخەوە ئەمە قەناعەتم وایە هەر دەسەڵاتدارێک گەیشتە و ئاستەی خۆی ئەوەندە هێنا خوارەوە کە هەڕەشە لە هاوڵاتیانی خۆی بکاتن قەناعەتم وایە کۆتایی عمری دەبێتن هەر دەسەڵاتدارێک کە تەماشەی وڵاتە عەرەبیەکان بکەین یعنی کاتێک کە سەرکردەکان هەڕەشە لە هاوڵاتیانیان دەکەن کۆتایی بە عمرەکەی خۆیان دێنن لەبەرەوە من وەکو شتێک کاک حەچیم گیان یعنی لە فقهی ئیسلامیدا هاتووە دەڵێگە کەسێک نەتوانێتن خانەوادە بەخێو بکاتن نەتوانێت قوتی ماڵ و منداڵی خۆی دابین بکە حرامەکە ژن بێنێتن حرامەکە هاوسەرگیری بکاتن ئەگەر دەسەڵاتێکیش نەتوانێتن موچەی خەڵک دابین کاتن ئەمن و ئاسایش بۆ هەموو خەڵک بەرقەرار بکە وەڵاهی دروست نییە بە هیچ شێوەیەکی نە لە ڕووی شەرعیەوە نە لە ڕووی یاساییەوە لە دەسەڵات بمێنێتەوە لەبەرەوەی قەناعەتم وایە ئەو دابشکردنی خەڵک و جەماوەر ئەوەی کە چەپڵە بۆ دەسەڵات لێ دەداتن بە هەموو شێوەیەک بەرگری لێ بکەی و تەشجیعی بکەی کە ئەوەی کە ناڕازیە لە دەسەڵات ناڕازی بوونیان لە دەسەڵات لەسەر یەک شتی زۆر یعنی ڕاشکاوانە کە داوای موچەی خۆیان دەکەن ئەو خەڵکە کە هاتۆتە سەرجادە دەڵێ ئەو موچەیە کە ئیستحقاقی منە کاتۆ بۆ داناوم بە یاسا بۆم بڕاوەتەوە تەسلیمی بکەوە یعنی دەستکاری موچەکەم مەکە یعنی لێرانە بەم شێوازە وەڵامدانەوە و تەشجیعکردنی ئەوانەی کە لەسەر جادن بەشێکی لەگەڵ ڕێزم مەسەلەن ئێمە خەڵکێکی زۆر هەیە لە برایانمان لە ئاسایش لە پۆلیس کە جێی تەقدیر و ڕێزن بەڵام کەمێکی کەمن بەڕاستی کە ڕۆڵی بەڵتەجی و ڕۆڵی خراپ دەجێڕن یعنی تەشجیعکردنی ئەوانە بۆی کە بەر ببنە گیانی خەڵکی و بەدەبانچە لە خەڵک بدەنەوە بە چەقۆ لە خەڵک بدەن بەڕاستی ئینسانێک کە بەرپرسیار بێ لە وڵاتە ئینسانێک کە هەستی مەسئولیەتی هەبێتن بەم شێوازە قسە ناکاتن و بەم شێوازە لێ دوان ناداتن و بەم شێوازە خەڵک تەشجیع ناکاتن ئەمە تەسەورم دەکردەبووە بەڵێ سەرۆکی حکومەت لە وەڵامی ینی لە وەڵامی پرسیاری پەیامنێری پەیام دەبووە ئیدانەی ئەوانەی کردبایە کە دەست درێژیان کردوتە سەر مامۆستایان و کە هێز بەکاردێنن و ئیعلانیشی کردبایە لە مەودوع هەر کەسێک کە ڕێگری لە خۆپیشاندەران کاکە خۆپیشاندەران چێن کاکە داوای مافی هەموو لایەکمان دەکەن و لە جیاتی هەموو لایەکمان چۆن بۆ سەر جادەکان و خۆپیشاندان دەکەن لابردنی پاشەکەوت سوودەکەی بەس بۆ مامۆستایان و بۆ تەندروستکاران نابێتن بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستانە بەڵێ بەس مامۆستا سەبارەت بەوەی کە ئەو باسی لەوە کردبوو کە ئەوان هەموو ڕێگەیەک دەگرنە بەر بۆ کۆتایهێنان بە ئاژاوەگێڕی ئەنی ئەوەی کەوەتی خەتەن دابێ خۆپیشاندەرانی کوردستان هیچ ئاژاوەگێڕێکیان ئەنجام داوە یاخود ئەوانن بە تەنات چەکی دەستیانەوەی کە دروشم دەڵێنەوە ئەگەرنا هیچی تر کراوە بەرامبەر بە دەسەڵاتدارن بەڵێ گەڕی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەو چوار ڕۆژێ بەڵێ مامۆستا بەڵێ دواتر زۆر بە شێوەیەکی مەدەنیانە بووە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دواتر دەگەڕێمەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بێن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەوەی بینە و پرۆژەکانتان
با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سری دیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کواڵیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود، کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندۆق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بوشانەوە و ڕیقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی مخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆنخۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەد و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری و چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کواڵیتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ ئارت. زارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا بە کورتی ئەگەر وەڵامی پرسیارەکەمان دەیتەوە پێشتر پەیامەکەت نەگەیشت سەبارەت بەوەی کە سەرۆکی حکوومەت باسیرەوە کردبوو کە کۆتایی بە ئاژاوەگێڕی دێنینە ڕێگایەک دەگرینە بەر خۆپیشاندەرانی چیان کردووە لە شێوەی ئاژاوەگێڕی بە کورتی بێ سوپاس دەکەم. کاکە حەچیم جان گوتمان مەسلەی خۆپیشاندەران داوای مافەسەرەتاییەکانی خۆیان دەکەن و ئەگەر داواکردنی مافەسەرەتاییەکانی خۆ ئاژاوەجێڕی بێەوە خەڵکی هەرێمی کوردستان هەمووی ئاژاوەجێڕە چکە هەمومان داوای ئەو مافانە دەکەین و هەمومان پشتگیری لە مافی مامۆستایان دەکەین لە مافی فەرمانبەران دەکەین و ئەو حکومەتە بەڕاستی ئەتوانم بڵێم ئاژاوەجێڕی سەرەکیەوە حکومەتەیە کە قوتی خەڵکی بڕیوە کە ئەمن و ئاسایشی بۆ خەڵکی بەرقەرار نەکردووە کە دەستدرێژی دەکرێتە سەر مامۆستایان سەر فەرمانبەران کە بێڕێزی دەکرێت بەرامبەر بە ئافرەتان بێڕێزی دەکرێت بەرامبەر بە ڕیسیپیانی ئەو وڵاتە یعنی ئەوە ئاژاوەجێڕی ئاژاوەجێڕی ئەوە نییە خەڵکێک داوای قوتی ماڵ و منداڵی خۆی بکاتن یعنی تو وەرە پێم بڵێ لەو وڵاتی ئێمەدا کە قەیران لەسەر قەیرانیان دروست کردووە خانەوادەیە کە پێکات بێتن لە 4 کەس بە 300,000 دینار بە 500,000 دینار بەڕێوە دەچێتن یعنی ئەوە ئەگەر ئەو دەسەڵاتەی کە ئەوان دەستیان داوەتێ کە دەڵێن کاکە ئێمە وەکو دەڵێن زۆر لەسەر قەرزدار بووینەوە کاکە خوا خێرتان بنووسێت تا ئێرەتانی ناو بەجێ بێڵن بۆ خەڵکەی دیکە
ئەگەر ئێوە ینی وەکو مەغنەم تەماشەی ئەو دەسەڵاتە ناکەن ئەگەر وەکو مەکسب تەماشای ئەو دەسەڵاتە ناکەن ینی ئەو قوتەی کە لەو هەرێمی کوردستانە ئەو داهاتەی کە لەو هەرێمی کوردستانەیە نەک بەشی ئەوەندە موچەخۆرە بە تەسەووری من یعنی ئەگەر لە دەستێکی ئەمین بێتن بەشی دوو ئەوەندە موچەخۆری هەرێمی کوردستان دەکاتن بەڵام بەداخەوە دەڵێم کە ئەو دەسەڵاتدارانەی ڕابردوو کە کورسەکانیان لە دەستدا نەبوونە پند و عیبرەت بۆ ئەو دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان پند و عیبرەتیان لێ وەرنەگرتن هەر کەسێکیش پند و عیبرەت لە پێشە خۆ وەرنەگریتن قەناعەت و مواخەراتی بەسەر دێ لە ئەوانەی کە ڕابردوو. بەڕێزت وتت قسەکانی سەرۆکی حکوومەت مەترسیدارن و سیناریۆی بەڕێوە سیناریۆیەک بەڕێوێ من بۆ خۆم پێم وایەوە مەوێ لە ئێستاشەوە هۆشداری بدەم لەوەی کە بە تایبەتی لە ژێر دەسەڵاتەکانی پارتی دیموکراتی کوردستانە هاوڵاتیان لە داگەداری یەکەم خۆپیشاندانی مزەیەف بن دوور نییە پارتی دیموکراتی کوردستان خۆی کۆمەڵێک لە ئەو خەڵکانی خۆی بنێرێت و هەوڵ بدات جۆرێ لە خۆپیشاندانی مزەیەف دروست بکە و هەوڵ بدەن پشێوی بنێنەوە کۆمەڵێک شت بکەن کە بێوێ دوایی بیکا بە قەزیەکی سیاسی و بێوێ کۆمەڵێک جوڵی سیاسی لەسەر بکات دووەمیان بەدیدی من تۆمەتبارکردنی گۆڕان و کۆمەڵ بەم شێوازە چ لە سەرزاری پارێزگاری هەولێر و چ لە بەناڕاستە و خۆ و ڕاستە و خۆش لە سەرزاری نێچیروان بارزانی دیسان هەوڵدانە بۆ بە سیاسیکردنی ئەم قەزەیە و بۆ خۆتزیینەوەیە لە ئەو ڕاستیەی کە ئەم خەڵکە داوای ژیانەکە ئەم خەڵکە داوای موچەکە بەڵام ڕاستیگیریان ناکەن وەکو دوێز ئەزانی لەسەرەوەی کە پارتی دیموکراتی کوردستان کێشەی گەورەی بۆ بە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ لە ڕاستیدا چیرۆکی ئەم قەزەیە لە ئێستاوە دەست پێ ناکات چیرۆکی ئەم قەزەیە لە ینی جۆرێکە لە شەڕی کۆنەقین لە مەوزوعی سەرۆکایەتی هەرێمەوە دەست پێەکە یعنی لەبەرەوەی گۆڕان و کۆمەڵ نەڕۆیشتن لەگەڵ ئەجێنداکانی پارتی دیموکراتی کوردستان و حیزبەکانی تر ڕۆیشتن ئەوان پێیان وایە تەنها گۆڕان و کۆمەڵ چکە ئەمە پێیان وایە ئەم دوو حیزبە بەرجەستەکەی ئیرادەیەکن کە ئیرادەیەکی تەسلیم بوو و ڕادەزبووی پارتی نین ئەمە یەک دووەم لەبەرەوەی گۆڕان و کۆمەڵ دژی ئەجێندای بارزانی بوون بۆ مەسەلەی ڕیفراندۆم و تا آخر لەحزەش دژی وەستانەوە و لەگەڵ یان نەبوون ئەوە حیزبەکانی تر نەک لەگەڵ یا بوون بە هاو ئاوازی و بوون بە پاشکۆی و لەگەڵ یا ڕۆیشتن ئێستا پارتی دیموکراتی کوردستان چ لەم خۆپیشاندانانە چ بۆ هەڵبژارنەکانی داهاتوو ئەجێندای هەیە بۆ ئەم دوو هێزە ئەجێندای هەیە بۆ ئەو ناوچانێک کە ئەم دوو هێزە تیا بەقووەتە ئەجێندای هەیە بۆ ئەوەی کە بە ملیۆنان دۆلاری سەرف کردووە بۆ ئەوەی کە قائمەی تر دروست بکرێ حیزبی تر دروست بکرێ بەلاشەوە ئاسایی هەموو ڕۆژێکی جزنیۆ بدەن بە پارتی و ئەوانە تەنها بۆ ئەوەی کەمپی گۆڕان و کۆمەڵ لاواز بێت چکە پێیان وایە ئەگەر ئەم دوو هێزە بەهێز بن و ئەگەر پێیان وایە ئەگەر بۆ نمونە ئەم دوو هێزە زۆرینەی پەرلەمانیان لەلا بواە ئەوە هەر لە پەرلەمانەوە کێشەی سەرۆکایەتی هەرێمیان هەڵ کرد بوو پێیان وایە گەرم دوو هێزە زۆرینیان لەلا بواە نیانە هێش پەرلەمان کارە بکرێتەوە بۆ مۆزوعی ڕیفراندۆم ئەوە جیالەوەی کە ئەمان قینێک یاخود دەردەدڵێکی تر یاخود کێشەیەکی تریان لەگەڵ کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان بەغدایە یعنی ئەو کار و چالاکی و جوڵەیەی کە فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنی کۆمەڵ لە بەغدا لە دژی ئەم دەسەڵاتە چەتەگەرە کردوێتی دیسانەوە بۆ بەبرینێکی تر بۆ لە ڕاستیدا تۆمەتبارکردنی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ شتێکی اعتباطی یاخود شتێکی هاکەزایی نییە یعنی ئەوانە زانن بزەبت کوێیان دێشێت و بەڵام من بۆ خۆم پێم وایە کە پێویستە هاوڵاتیانیش بزانن کە ئەوەی ئێستا ڕوو ئەدا لە بارێکیا درێژکراوەی ڕابردووە ئەگەر لە سەردەمی یاسای سەرۆکایەتی هەرێمەوە هەموو بەشێک لە حیزبەکان نەڕۆیشتنایەتەوە دیوەخانەکەی کاک مەسعود و ئەگەر لە سەردەمی ڕیفراندۆمە هەمویان بەڵێ و ئەشهەد و بیلایان بۆ نەکردایە ئەگەر بە ناوی پاراستنی یەک ریزی و ئاشتەوایی هەموو ئەوانە نەڕۆیشتنایەتەوە ژێر ئەجێنداکانی پارتی دیموکراتی کوردستان ئێستا پارتی بەم شێوازەی نەدەکرد ئێستاش ئەو حکم و جەبەڕوت و دەسەڵات و بەڵتەجێتی کە بەشێک لە شەقاوەکانی پارتیەکەن بەهۆی بێمەوقفی بەشێک لەو حیزبانەوەیە بەهۆی ئەوەیە کە لە هەموو ئەجێندایەک دەڕۆن و تقریباً ماڵی بوون بۆی بە جۆرێ لە جۆرەکان یعنی بە تەواوەتی پارتی دەستی خوێنونەتەوەڵێ ئەمانە لە جیرفانمان هەر بۆیشە لەگەڵ هەر شتێکە بێت گۆڕان و کۆمەڵ تۆمەتبارەکە ئەگەرنا هەموو خەڵکی کوردستان نەزانێ وانەی کە لەسەر جادەن لایەنگری تێکەوە حیزبەکانن بەلایەنگرانی پارتی دیموکراتی کوردستانیشەوە بەڵام لەبەرەوەی نێچیروان بارزانی یاخود نەوزاد هادی یاخود پارتی پێی وایە ئەم دوو هێزی یاخین کە ئامادە نین ئاڵای سپی لە بەردەمی ئەجێنداکانی ئەوە هەڵکەن بۆ خەڵکی کردوون بەڵام من بۆ خۆم پێم وایە بەداخەوە ینی لەبارێکە ئەو با بڵێن بێ ئیرادەیەی کە هەندێک هێزی سیاسی لە ماوەی ڕابردوودا نواندیان ئەمڕۆی لێ بەرهەم هاتووە
یعنی من نامەوێت تۆمەتی سیاسیە خۆ من نامەوێت هێرش بکەمە سەر هیچ لایەنێکی سیاسی بەڵام ئەیڵێم لە پێناوی تەشخیصێکی مۆزوعیە ئەگەر پارتی لە قەزەی سەرۆکاتی هەرێما ڕابگیرای ئەمڕۆ ئەمەی ناکرد ئەگەر لە مۆزوعی ڕفراندۆما ڕابگیرای ئەمڕۆ ئەمەی ناکرد یعنی نەیەتوانی دەست ببا بۆ سیستمی پاشەکەوتی یعنی خۆ دەزانن یا خۆتان نەزانن یعنی مەسەلەی سیستمی پاشەکەوت چیرۆکەکەی خەڵک لە ئەلف و هەتای ئەیزانێ زانێ پێشنیاری چێ بووە ئەزانەکەی کرا ئێمە هەتا لە حکوومەت بووین سیستمی پاشەکەوت نەبوو ئێمە تا ئەو کاتەی لە حکوومەت بووین و بەڕەسمی وەزارەتەکە لای خۆمان بوو نەک ئێستا کە وەکو بەیدەقێک بەکارەهێنرێ لای خۆمان بوو کە ڕۆیشتینە ناو حکوومەتەوە دوو موچە دواکەوت بوو دوو موچە کە چوونە ناو حکوومەت وەزارەتەکەمان وەرگرت کە هاتیشینە دەرەوە تەنها فەرمانبەران دوو موچە دواکەوت بوو یعنی تەنها دوو موچە قەرزار بوون ئێمە ئیدارەی دۆخەکەمان کرد بەڵام لە دوای ئێمەوە فرسەتیان هێناوە لە دوای نەمانی ئێمە و ئێوەشەوە لە سەرۆکاتی پەرلەمان فرسەتیان لە هەموو شتێکەنە ئەسڵەن هەر حسابیان بۆ پەرلەمان نەکرد زەریبە زیادەکەن حساب بۆ پەرلەمان ناکەن وتیان کاکەوە پەرلەمان کاراکەینەوە بۆی سیستمی پاشەکەوت ڕابگرین و نازانم چی کوا لەکوێیە ئەم هەموو وعدەدرۆی بەم خەڵکە درا بەناوی ئەوەی کە با بڕۆین یەک ریزی بکەین و عەلەمێکی کوردستانیان کردە ملیان کوا خەڵکە بێ بپرسێت خەڵکە بێ وشیار بێت خەڵکە بێت تێبگات کە ئیرادەی ڕاستەقینەی سیاسی لە ئێستادا لای چییە لای کام حیزبەیە ئەبێ بزانێت کاتێک کۆمەڵ و گۆڕان تۆمەتبارەکرێبەوەی کە ئەمانە لە پێش ئەم خۆپیشاندانەوە جارێت پێشەم شتێکمە مەدالیایەکی شەرەفە یعنی مایەی شانازێکی گەورەیە ئێمە داکۆچی کار بین لە موچەی فەرمانبەرانی خەڵکی کوردستان بەڵام بێ خەڵکی کوردستانیش بزانن کە لە ڕاستیدا بەتایبەتی بۆ ئێستا و بۆ ئایندەوە بە تایبەتیش بۆ ئەم هەڵبژاردنانەی داهاتوو پارتی زیاد لە ئەجێندایەکی هەیە و لەم ماوەی ڕابردوودا بە ملیۆنان دۆلاری بەخشیوە بۆ ئەوەی کە بڕۆ هەرچیەکەکەن بیکەن هەرچیش بە ئێمە ئەڵێن بیڵێن بەس بەو شەرتێک کە دەنگ لە گۆڕان و کۆمەڵ و لەوانەی تر و مۆدێلی ئەوەی کە ئێمە هەمومان وەکو یەکوین یعنی خراپترین و ناشرینترین و قێزەوەنترین قەزیە ئەوەیە کە تۆ بڵێ ئێمە هەمومان وەکو یەکوین کاک حەشیم باشتێکت پێ بڵێ ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان کە ینی ئەم مۆدێلی ئەوەی کە بڵێ هەموو حیزبەکان وەکو یەکوان هەمووی وەکو یەکێتی و پارتیە هیچیان فەرقیان نییە بۆی بێ ئومێدی لای خەڵک دروست بکەی ئێمە لە 2009 کە دروست بووین وەکو بزوتنەوەی گۆڕان ئێمەمانزانی بۆ نمونە بێجگە لە یەکێتی و پارتی هێزگەل هێز هەیە بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی لە 94 دروست بووە وانە لە 96 خۆ لە حکوومەتایە لە 96 لە کابینێت لە دوایەکانی پارتی دیموکراتی کوردستان بووە تا ئەو کاتی لە 2009 لەگەڵ ئێمە بۆ ئۆپۆزیسیۆن بەڵام ئەو کاتە ئێمە کە بزوتنەوەی گۆڕانمان دروست کرد نەمانوت هەمویان وەکو یەکوان نەمانوت یەکگرتوو وەکو پارتی وێشێتی وایە چونکە ئەزانین ڕادەی بەرپرسیارەتیەکە چۆنە ڕادەی بەرپرسیارەتیەکە لە ناو پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیشە تەشخیصمان کردبوو کە کاستێکی سیاسیە گروپێکی سیاسیە بۆیە ئەم مۆدێلی ئەوەی کە هەمووی وەکو یەکوایە لە ڕاستیدا ئەمەوێ بەڕوون و ڕاشکاوی بڵێم کە ئەمە ئەجێندای پارتی دیموکراتی کوردستانە زۆر دەمێکە پارتی بە ئامانج دەوێ ئەمە بکە یعنی بە پارتی بڵێ بە گروپێک لە یەکێتی یاخود بێچێتی بڵێ تۆ گەندەڵی بەلایەوە تەبیعیە ئەڵێ بەس گرنگەوەی ئەوانی تریش گەندەڵ بن یعنی تۆ کە پێی ئەڵێی گەندەڵی ناڵە من گەندەڵ نیم ئەڵێ تۆش ئەمەت کرد یعنی بە جۆرێ لە جۆرەکان ئەم سیستمی بێ ئومێدکردنە و ئەم سیاسەتی وەکو یەک سیرکردنە لە ڕاستیدا ئەجێندایەکی پارتی و پارتی ماندوو بۆ پێوەی و پاری زۆریشی تیا سەرف کردووە سپاس دەکەم مامۆستا مەڕوانگە بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی ئەو سیستەمێکی ئێستا حکوومەت دایناوە پێ دوایە دەبێ خەڵکی کوردستان پێی رازی بێ لەگەڵ ئەو داهاتە زۆرێکی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە و لەگەڵ ئەو بڕەپارش کە لە بەغداد دەبێت دەبێ موچە خۆرانی هەرێمی کوردستانە مەقبوڵکەن بە بۆ چوونیەوە کاک حەکیمجان خۆی شەراکەتە وەکو بڵێ پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەعطوا الأجیر ئەجرەهو قبل ئەن یەجف عەرەقەهو دەفەرمێ و کەسێک کە کرێگرتەیە کە ئیش دەکاتن پێشەوەی کە ئارەقەکەی وشک بێتەوە دەبێ حەقەکەی بدەیە حکومەتی هەرێم وەکو بڵێ گرێبەستی کردووە لەگەڵ فەرمانبەرانی خۆی ئەو فەرمانبەرانە مانگانە ئەوەندەیان پێدەداتن یعنی ئەگەر سەنتێکیان لێکەم بکاتەوە کە ئەو فەرمانبەرانە پێی ڕازی نەبن دروست نییە و هیچ بەڵگە و حجەیەکی نەیاسایی نە قانونی نە شەرعی بەدەستەوەیە لەبەرەوە دەبێ خەڵکی هەرێمی کوردستان بۆ خۆیان ڕازی بن و بۆ خۆیان ئۆکەی بکەن و بینیشمان نوێنەرانی مامۆستایانی ناڕازی ئەو پێشنیارانی حکوومەتی هەرێمی کوردستانیان ڕەفز کردەوە کەواتە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە ژێرباری ئەوەی کە زۆر جەریئانە بێتە سەرخەت و دان بەوە دابنێتن کە سیستەمی لە خەڵکی موچەخۆری هەرێمی کوردستان کردو 2 ساڵە بەناحەق و ئەو پاشەکەوتە هەڵوەشێنیتەوە و موچەکۆک و خۆی لێ بکاتەوە دەستەبەری دانەوەی ئەو موچەی 2 ساڵەش کە بەناو پاشەکەوتی کردو بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە شێوازێک بۆیان تەرتیب بکرێتن بۆی کە بتوانن بگەنەوە ئەو مافەی خۆیان کە داگیر کراوە لێیان ئەوە خاڵێکە بەڕاستی
نابێ مساومەی لەسەر بکرێتن چونکە حکومەت وەکیلی فەرمانبەران نییە فەرمانبەران بۆ خۆیان وەکیلی خۆیانن دەتوانن بڕیار بدەن لەسەر ئەو موچەی خۆیان داخۆ پاشەکەوت دەکرێیان پاشەکەوت ناکرێتن و حکومەتی هەرێمی کوردستان قەناعەتم وایە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر بە شەهامەتە ئەگەر بیان زانیە حکومەت فەقیرە و داهاتی نییە و مفلیسە قەناعەتم وایە ئەوەی کە دەشیدا وەریان نەدەگرت ئێمە لە ڕابردوو بینیمان لە نەوەتەکان چەندان ساڵ خەڵک بە نیو موچە و بە ڕوبع موچە و بە بێ موچە دەوامی دەکرد نەیان هێشت سلکی تەندروستی سلکی پەروەردە بکەوێتن بەڵام ئێستانەکە کە خەڵک لە ناوی خۆی تاکتر دەزانێتن کە هەرێمی کوردستان داهاتێکی زەبەلاحی لەبەردەستە بەوەشوە دیارە ئەو خۆشگوزەرانی ئەو بەرپرسانەی کە هەیەە ئەو ڤێلا و ئەو سەڵتەنەتە و ئەو پارەی ئەمە بەچاوی خۆبینیمان کاتێکە لە کەناڵێک لە کەناڵەکانی دەسەڵات پارە بۆ خانەوادەی شەهیدان کۆ دەکراوە بەرپرسێک لاقی لەسەر لاقدا نابووکە وەکو بڵێ لەسەر کادینی کایە بێتن دەیگۆ چەندی دەنووسی بینویسە ئەو پارێت لەکوێ هێنا ئەو پارێ بە موچەی حەڵال کۆ ناکرێتەوە لەبەرەوە تاکە لایەنێک کە بڕیار بداتن ئەو پارەیە یان ئەو دەستکاریان قبولیان قبول نییە موچە خۆرانی خەڵکی هەرێمی کوردستانن نە پەرلەمانتار بۆی هەیە بڵێ شتێکی چاکە نە حکومەت بۆی هەیە بڵێ شتێکی چاکە ئەوان دەبی بڕیار بدەن قبولیانیان قبولیان چکۆوان خاوەنی حەقی خۆیانن و خاوەنی موچەی خۆیانن و ئەوان بڕیارەکە لە بەردەستی موچە خۆرانی خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ مامۆستا بە کورتی سەبارەت بەوەی کە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد ئەگەر ئەو پرۆژە یاسایی چاکسازی لە پەرلەمانە پەسەند بکرێت توانین کۆتایی بە پاشەکەوت بێنرێت ئێوە هەوڵەکانتان چی دەبێت بەوەی کە ئەم بیانێ حکوومەتیش ببڕن و لە پەرلەمان دانیشتێکی تایبەتی لەسەر بکەیت بە کورتی بێ سوپاس دەکەم بەسەر چاوە من لێرانە پێم خۆشەوە ڕابگەێنم یعنی ئەمن داخوازە ڕوو لە ئێوە دەکەم بە تایبەتی لە بزوتنەوەی گۆڕان و لە کۆمەڵی ئیسلامی دەکەم کە لێرانە دەیانەوێت سومعی ئەو دوو حیزبە لەکەدار بکرێت کە شانازیەوەکو برای بەڕێزم کاگوشیار باسی کرد کە پێشەنگ بین بۆ چاک بەڵێ سازیەکان پێشەنگ بین بۆ داکۆچیکردن لە مافی و بژێوی خەڵکی لێرانە ئەو پرۆژەیەکی زۆر چاکە پرۆژەیەکی زۆر باشە و ئەو پرۆژەیە خەڵکێک کە بە ناسایی لێی سوودمەند ببوو کوڕەکانی وان کچەکانی وان هاتنە سەرخەت لە فەیسبوک خەڵکێکی دیکەش بە چاوقچایی بە دوایان کەوت خوازیارم پشتمان بگرن ئێمە ینی بەڵێنتان پێدەدەین کە ئەو پرۆژەیە کە لە پەرلەمانی کوردستانە دەستەی سەرۆکایەتی لە ئەوروپا بگەڕێنەوە لەگەڵ ئەو لیژنانەی کە لەگەڵیاندان بە زووترین کات ئێمە لەگەڵ فراکسیۆنی گۆڕان لەگەڵ فراکسیۆنی یەکگرت و یاداشمان پێشکەش کردو بۆ هێنانەوە پێشەوەی ئەو پرۆژە و بۆ کۆتایی هێنان بە پاشەکەوت و موچەی خانەنشینانی پلە باڵاکانیش لە پرۆژەکەی ئێمە لە 1970 کۆی موچە و دەرماڵێناومانەتە 125 و هەوڵی کەمتریشی دەدەن. بەڵێ سپاس دەکەم مامۆستاییان. سپاس دەکەم. خوازیارم ئەو قەزیەوەکو ڕابردووی لێ نەکرێتن بۆی کە موبەڕیر بۆ حکومەت دروست نەکرێ بڵێ چاکسازی نەکات. پرۆژەکە پرۆژەیەکی زۆر باشە بۆی ئەو چاکسازیانە ئەو بەڵگە و حجەی حکومەتیش نێڵین ئێمە بە جەلسەیە کۆتایی پێدێنین و بۆی کە پاشەکەوتەکەش کۆتایی پێبێت. سپاس دەکەم کاک کوشەر زۆر بە کورتی دەقەیەکیش بۆ بڕێز سەبارەت بەوەی کە ئەمڕۆ سەرۆکی حکومەت وتی ئێوە سەرتان لە عەبادی تێکدا کە ئەو موچە شکەمانەکانی پێشتر هاتووە بۆی ئێوە بوو کە نەتانەویست لە ڕێی حکومەتەوە بێت. ئەمە بۆکوتم سەرەتاژ ئەوە بە درۆخستنەوەی هەموو ئەو قسانەی ڕابردوو بوو کە یانوت گۆڕان و کۆمەڵ لەگەڵ ئەوەیە بوون کە مامەڵە لەگەڵ حکومەت باشە بۆ لەگەڵەوەدا پارەکە نەدرێ بە حکومەت ئەزانی لەبەرەوەی ئەمانزانی بەم شێوازەوەکو سیاسەتی پاشەکەوتی زۆرملی بەسەرا جێبەجێ ئەکرێ و ئەگەر بەڕاستەوخۆ بدرایە بۆ وەزارەتی تەربیە و بۆ وەزارەتی تەندروستیدا بەشەکرا و بە داهاتی ناوخۆ هەوڵ بدرایەوە و وعدانی کە عەبادی خۆی وەختی خۆی بە ئێمەش و بە خەڵکی کوردستانیشیدا بەڵام هیچی ڕاست دەرنەچوو ئەوەی کە زۆر گرنگە لە ڕاستیدا بزانرێ ئەوەیە کە ئێمە بەتایبەت دۆ فراکسیۆنی گۆڕان ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا لە 2005ەوە بەرپرسانی هەرێمی کوردستان بە خیتابێکی قەومی و مەزهەبی هەوڵیان داوە عیلاقە لەگەڵ بەغداد تێک بدەن لە بەرژەوەندی خۆیان و لە دژی خەڵکی کوردستان ئێمە ئەرکمان ئەوەیە ئەم عیلاقەیە ڕاست بکەینەوە لە دژی ئەم بەرپرسە گەندەڵانە و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەرشی ئێمە ئەوەیە کە ئەمە ڕاست بکەینەوە بۆیە نێچیروان بارزانی یان غێری نێچیروان بارزانی هەر قسەیەکە بیکە ئێمە لە ڕاستیدا هەتا ئەوەی ئەم بەم سیستمی چەتەگەریە حکوومەتی هەرێم کار بکە ئێمە دژی ئەوە بین کە حکوومەتی عێراق مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵا بکەوە توانرێ مەسەلەی موچە لە ڕێی وەزارەتەوە لە ڕێی پارێزگاکانەوە ڕاستەوخۆ لە ڕێی بانکەوە هەر شێوازێک بێگرنگەوەی نەکەوێتە دەست ئەم چەتانە. زۆر سپاس بۆ بەڕێزان و شەرع عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق هەروەها مامۆستا مەروان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.